وەک ئاماژەما پێدا ئەمڕۆ یادی 238 ساڵی سلێمانیە یاخۆت یادی 238 ساڵی بنیادنانی شاری سلێمانیە. لەم تەوەرەدا باس لە لایانی مێژووی و ڕۆشنبیری و هەروەها ئەدەب و هونەر و چەندین لایانی دیکەی سلێمانی دەکەین. سلێمانی خاوەنی چەندین سەروەری گەورە و هەروەها مێژوویە لە ڕووی سیاسی و ئەدەبی و کللتوریەوە. هاوکات سلێمانی لە بواری ئابووری و پیشەوەری و هەمیشە سەرمەشق و پێشەنگ بووە و سلێمانی پایتەختی ڕۆشنبیری و داهێنەری ئەدەبیە لە ئاستی جیهان کە بێگومان بە پایتەختی ڕۆشنبیریش ناو دەبرێت لە سەراستی جیهان. لەسەرم بابەت ئامێنینەوە و گفتوگوۆیان بابەتاکەین گفتوگوی لە ڕۆکە مێژووی سلێمانی چۆن بووە چۆن بنیات نراوە هەروەها و ئەو لایەنانەی کە لە سلێمانیدا گرنگی زۆری پێدراوە چی بوون. لەگەڵ میوانەکەمان بێگومان شاهۆ عوسمان کە جەنابیان نووسەرن ڕاستەوخۆ لە ستودیۆ لێ من ئامادەیە. کاک شاهۆ بە خێراتی سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سوپاستانەکەین و دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە تایبەتانەی کە لەسەر شاری سلێمانی لەسەر شارەکەمان دەیکەن و بەیانی هەموو خێزانەکانی ئەم شارە پڕبێت لە شادی و کامەرانی و خۆشی و جانی میرانی بابان و هەموو ئەو کەسانە شاد بێ کە خزمەتیان بەم شارە کردو و ئەم شارەیان گەیان بۆ تامڕۆ. کاک شاهۆ بەڕۆمە پیرۆزبایی یادەکە لە جەنابیشە بکەم جگەلەوەی کە ئەو یادە پیرۆزەکەین لە تەواوی سلێمانیەکان. ئەمەوێت سەرەتا باسێکی مێژووی سلێمانیمان بۆ بکەیت کەی دامەزراوە لەسەر دەستی کێ بنیاد نراوە لە چەند گەڕێک سەرەتا پێک هاتووە. بەڵێ هەڵبەتە بۆ دامەزراندنی شاری سلێمانی دەوەی پێشتر محموود پاشای بابان هاتووە بیت قشقڵەیەکی دروست کردو بینایەکی دروست کردو لە شوێنی دەبۆکەی ئێستاش بە چەند دوهۆمێک بۆی بزانێ ئەو زەویە ڕۆئەچێ یا خۆیە گرێت کە بینایەکی تیا دروست کرێت کە چەند ساڵێک ماوە تۆ دوای برایم پاشای بابان مامی هاتووە شاری سلێمانی ئاوادان کردوێتەوە لە ساڵی 1970 و لەو کاتەوە سلێمانی کە لێرە شوێنە هەڵیان بژاردو هەڵبەتەن من پێگەی سلێمانی گرنگی و تایبەتی خۆی هەبووە لە ڕێی کوشت و کاڵ و لە ڕووی استراتیجیتی سیاسی و سەربازی و کاتەوە گرنگ هەبووە بایەخی خۆی هەبووە و ئاوەدانیشی تیا بۆ ناوچەکە چەند گوندێکی نزیکی سلێمانیش هەبووە لەوانە مەڵکەندی گوندێک بووە و چەندین گوندی نزیکە بۆ کە ئێستامانە هەموو کەوتونەتە گەڕەک و شارەکانی سلێمانی ئێستەوە بۆ ئەو سەردەما ئەو شوێنە شوێنێکی گونجاو بۆ دوور بۆ لە ململانەی وڵاتی سەفەوی چکە پێشتر لە قەڵاسۆڵان میرەکان لەلایەن دەوڵەتی سەفەویەوە زۆر جار هێرشیان کراوەتە سەریا لەلایەن والی بەغداوە ئەمانە کێشەیەکی سیاسی و سەربازی ڕوویدا لە پێشترە بەڵام سلێمانی ئەمێ شوێنێکی گونجاو بۆ ئاوەدانکردنەوە فراوانتر بۆ بەراورد بە قەڵاسۆڵان لە ڕووی ڕووبەری ناوچەگەری و کوشت و کاڵ و بەرهەموو ئەوانەوە دەبینی لە پێش سەرەتا 6 گەڕێک بووە سلێمانی وەکەوەی کە مەڵکەندی بۆتە بەشێک کە دیەکە بۆ بەش بۆتە بەشێکی شارەکە چکە ئەوان بۆ خۆیان پێشتریش بۆەوەی کە لە مێژووا دیمانە دەبینی لە مەڵکەندیا ئەبراشەیەکی مەسیحیش هەبووە پێشتر فەرپۆیە ئەوەی کردووە کە دوای گەڕێکی گاوران ئاوادانە بێتەوە کەنیسەی مەسیحەکانی تا دروستە بێ هەڵبەتە گاوران بووە گۆیژە بووە چوارباق بووە دەرگەزێن بووە ئەمان سابونکەران بووە سەرشەقام بووە جوولەکان بووە هەر گەڕەکانش بۆ خۆی لە ناوخۆیان چەندین کوچە و کۆڵانی هەیە تایبەتە ناسراوە بەخۆی مەسەلەن لە سەرشەقامە شێوی قازی هەبووە لە بەرقەزازەقان و سەرچیمەن هەبووە ئەنە گەڕێکی شێخان هەبووە مانە کۆڵان و کوچەر چەند ماڵێک و ناوێکی تایبەتی خۆی هەبووە. کاک شاهۆ ناوی سلێمانی لە چیوە هاتووە؟ بەڵێ هەڵبەتە ناوی سلێمانی چەندین بیر و بۆچوون هەیە یەکێک لەوەی دەڵێ بە ناوی لە وەختەی کە بینای خەنەکان هەڵاون و گوینێکیان دۆزیوەتەوە هەنیست بە بەختی سلێمانیان زانی و لێی نووسراوە سلێمانێکیش کە دەڵێ میری بابان وە نەخۆشەویستی ناوی باوکەوە ناوی ناوە کە سلێمان بابای مەقتول بووە باوکی یەکیش کە لەوەیە دەڵێ کوڕێکە بۆ ناوی سلێمان بەجی بابان بۆ بیر و ڕایەکی کەشەڵێ لەو سەردەما والی دەوڵەتی عوسمانی لە مووسڵ ناوی سلێمان بەگین بووە سلێمان بەگ بۆ کەویش ئەوێ بووە بە ناوی ئەو علااقاتێکی باشیان هەبێت دروست کرابێ ینی شتەکە چەند بیر و ڕایەکی بیر و ڕایشکی ئەمەسا تۆفیق وهەبێڵێ لە ناوی سیلینیەوە هاتوو کە ئەم منطقەیە کاتی خۆی شارستانێتی کۆنی تیا بووە میرانی بابان ویستوانە ئەوە زیینوکەنەوە ئەوەش جێگەی ئەبێت جێگەی ئەوە بێت چکە دەبینین چەندین شوێنی شارستانی کۆنی سەر لە نزیک سلێمانی و لە ناو سلێمانی ئیستا هەیە بۆ نمونە لەو ماوەی پێشوە
لە گەڕێکی جوولەکان چەندین شت دۆزرایەوە سەوەرکەی چەند هزار ساڵێک لەم و پێشە ئەشکەوتی هزار مێر نزیکە و چەندین شوێنی مێژووی کۆن هەیە لەم ناوە ئاماژە بەوە کە ژیانی تیا بووە لەم ناوچێ بەڵامی ترە بێت ئەوە ورتری ئێستا بۆ چوونێکی یەکگرتوونیە لەسەر ناوی سلێمانی کە بەتەواتی لە چیەوە هاتووە نەخێر ئەجا چێک شتی تریژێ وەکو شێوازی ڕەنووس و نووسینەکەی پێشتر سولەیمانی بووە یعنی هەتاکو ساڵی 1930 گەر سەیری ئەدەبیاتی و سەردەمەکەین کە نووسرابێ سولەیمانی نووسراوە لە سەردەمی وەسایقە نووسراوە حکومەکان سلەیمانیە نووسراوی سەردەمی دەوڵەتی عوسمانی هەندێک کەسایەتی کۆنیش هەیە تا ئێستاش ئەگەر دیقەت بین هەر بەو شێوەیە تەلەفۆزیەکە بەڵێ هەرڵە سولەیمانی واوێک پێڵە سولەیمانی ئەمە بەڵام دوایی دەبینی مێجەرسۆن لە ژمارەی پێشکەوتنە ئاماژەی بەوە کردووە ساڵی 1920 کاڵێت لەم ڕۆتر داواکەین سلێمانی بەکاربێنن لە جیاتی نووسینی سلەیمانیە کە بە بزوێنەکەی پێ بە شێوازی عەرەبی ئەم سلێمانی کە ئێستا ئەنووسرێت لە ویشگاری حوز خەڵک بەکاری دێ ئەوەیە ینی شێوازی نووسینەکەش ئەو فینەی پێوە جیارەت باشە کاکشە هەوجا زۆر بابەتێک ئێمە بمانەوێت لە مێژووی سلێمانیە باسی بکەین بەڵام من سەرەتامێ باسیەوە بکەم جەنابەت کتێبێکتان چاپ کردووە نووسیوە لە کۆتایی بابانەوە بۆ سەرەتای ڕاپەڕین کامە لە زۆر ڕۆوەیە خود بابلین بە تایبەتتر لە ڕووی ڕۆشنگەریەوە باسی شاری سلێمانی کراوە من پێم خۆشە باسی کەم کتێبی خۆت بکەیت ئەو باسانی کە تێیدا کراوە چین و لە کام ڕوانەوە زیاتر باسی شاری سلێمانی تێدا کراوە ڕەنگە هەندێک بابەتەوە بێت زۆر کتێب هەیە لەسەر مێژووی شاری سلێمانی نووسراوە بەڵام هەندێک بابەت ڕەنگە پشتگوێ خراپە یاخۆت دەرفەت دەوبێت تۆ لێرەیە هەمووی کۆ کردو تۆ باسێکی کتێبەکەم بۆ بکەین بەڵێ هەڵبەتە ئەو کتێبە دەبێک بوو زیاتر لە سەدان وتارم لە ڕۆژنامە گۆڤارەکان ئاوڵاو کردووە لەسەر مێژووی سلێمانی بە تێکەڵی لەلایەنی کللتوری هەر مێژووی خۆی ڕۆشنبیری ئابووری پیشەسازی پیشەیی یعنی دیمۆگرافی شارەکە بوو نوعی کتیا بوو بەڵام دوایی کە سەیرم کرد کتێبە سەرچاومان زۆر ئەگەر بڵم دەگمەنە لەسەر مێژووی ڕۆشنبیری تێکڕا پێکەوە ئەوە وای لێ کردم کە بێژووی ڕۆشنبیری شاری سلێمانی کۆکەینەوە هەمووی ئەوانەی لە سەرەتاوە کۆل لە کۆتایی بابانەوە تاکو سەرەتای ڕاپەڕین ئەو کتێبە لە 15 دەواازەیە لە 81 سەربابەتە کامی وەکو چۆن ڕیزبندم کردو بابەتەکان بە دوای یەکە بەڵێ دەواازەکان یەکەمیان هاتووە لە سەرۆی کە ئێمە باس لە ڕۆشنبیری یەکەین لەسەر پەروەردە و فێربوون و خوێندەواریە ئەمە چۆن بووە ئەلبەتە لە ڕێی دینەکانەوە بووە ئەو دینانێک ئێمە هەبوو لە شاری سلێمانیە هەمووی بۆ خۆی کاریگەری پەروەردەکردنی کۆمەڵگەکەی خەڵکێکی خۆی هەبووە بۆ پەروەردەسەر فێربوون مەسەڵەن کاتێک کە خەڵک کاکەیەکان کۆکو مێژووەرم گرتووە لەوە یارسانەکان چەند مناقەشەیەکیشەوە لەسەر مەسەڵەن پیرمەسوور یەکێکە لە کەسایەتەیە کاکەیەکان کە گەڕێکی شاری سلێمانیە تایەتی شخصەکەی ماوە تا ئێستاش ئەوەی نەبێ مەسەڵەن ئەمانە شێوازێکیکە هەن بۆ لە پەروەردەکردنی ڕۆڵی کەسایەتی ئاینەکانی خۆیان دەوری هەبووە لە پەروەردە و فێرکردن کە لێ من ئاماژەمەوە بەو لایەنەی ئەوان بە کورتی و بە پوختی لەسەر چۆنەتی پەروەردە و ڕۆشنبیری یارسانەکان لە سلێمانی و ناوچەکە بە دوای ئەوانە ڕۆڵی بەسیحەکانە کەنیسەکان چۆن وەختی خۆی کەنیسەی سلێمانی چۆن گاورەکان یا مەسیحەکانی پەروەردە و فێر کردووە و ئەو کەسانە چین لە مەسیحی لە کەنیسا کاریان کردووە مەسەڵەن ئێمە بزانین قەشەکێ شاماسکێ ماسەرکێ ئەمان یارێکە لە ناسینین کەسایەتەکانی ناو دنیای مەسیحیشە ئەوەیە دوایەوە جوولەکانە بەش بە هەمان شێوە کڵەشەی ئەوانمان کە نیشتەی ئەوانمان هێن کردووە ناساندووە ئەو کەسانەی لەوێن و پرۆسی پەروەردە و فێربوون لە ناو ئەوانە چۆن بووە ئەنجا پرۆسی پەروەردە و فێربوون لە مزگەوتەکانە لە حوجرەکانە ئەو ڕیزبەندی سوختە و مستعید و فەقێ ئەمانە چۆنەوە مامۆسایانی ئاینی زانایانی ئاینی ڕۆڵیان چی بۆ چی خوێنراوە و پەروەردەکردن لەو سەردەما چۆن بۆ خوێنەواری بەو شێوەیە من لە کایە دینەکەیەتی دەواازەکردنەوەی سەرجەم دین و دیانەت و ڕێبازەکان بەڵێ ئەوە لەوێش ئەوە دەگەڕێتەوە سەرەوەی کە ئەمانە خەڵکیان پەروەردە کردووە پەروەردەکردنەکەش هەر پێکەوە ژیان بووە بینی زۆربەی کاکەیەکان لای مامۆساینەکانیش خوێندویانە هەنێ تێکەڵینێکی وا هەبووە بۆ فێربوون لە دوایەوە بە دەواازەی دووەمی دێتە سەر قوتابخانەکانەوە ئەو قوتابخانە مێژووی قوتابخانە لە شاری سلێمانیا لە دەوڵەتی لە کۆتایی میرانی بابان و کە دەکاتە سەرەتای دەوڵەتی عوسمانی کە دەستیان گرتە بەسەر سلێمانیا لێوە تا ڕاپەڕین
و دوای قوتابخانەکان دێتە سەر مێژووی دروستبوونی ئەلفوبێ و زمانی کوردی بنیادنانی مێژووی ئەلفوبێی کوردی لە شاری سلێمانیا بۆ لەم ناوچەیە و لە دوای ئەوێ ئەنجاکێ دێت سەر ڕۆڵی هاتنی چاپخانە لە 1920ەوە کە چاپخانەکەی مێجەرسۆن هێناوێتی کاری پێکراوە کەمین ڕۆژنامە و گۆڤار لێرە بڵاو بۆ تۆ لە کوردستانە و دوای ئەو کاری چاپخانەکان بە بەردەوامی ینی لەو سەر یەکێمین چاپخانەوە هەتاکو ڕاپەڕینەکە ئەو چاپخانە نەڕچیان کردو و بەرهەمەکانیان چی بۆ مێژووی کاری چاپخانەش چۆن بووە لەو سەردەمە هەڵبەتە چاپخانەیستە بۆ شێوازە کۆنە ئیژناکە و مێژوەکەیمان نووسیوە ئەو دوای بڵاو کراوەکان ئەو گۆڤار و ڕۆژنامانەی لە سلێمانیا هەبوون چۆن بڵاو بوونەوە خاوەنەکانیان کوێ بوون و ئەمانە دوای ئەوە دێتە سەرەوەی کە دروستبوونی مامۆستایە ینی ئەمە 15 دەواازەیە کتێبەکە هەموو دەواازەیەکی بۆ خۆی کۆمەڵێک بابەتی لە خۆ گرتووە دوایەوە لە چاپ و بڵاو کراوە و دێتە سەرەوەی کە دروستبوونی مەسەرەن زانکۆی سلێمانیەوە دوایەوە دەبێتە سەرەوەی کە دوای زانکۆ ئەو کۆمەڵ و ڕێکخراوانە سیاسیانەی کە هەبووە لە سلێمانیا کە 26 کۆمەڵ و ڕێکخراو بووە لەوانشی کە لقیان هەبووە لە سلێمانیا و دوایە دێتە سەرەوەی کە دوای کۆمەڵ و ڕێکخراوەکان ئەو کۆمەڵ و پارتانەی کە لە سلێمانیا دروست بوون لقیان هەبووە عەرەبی بوون و پاشان سەرهەڵدانی پرۆسەی دیموکراسی و ڕیفراندۆم لە سلێمانیا کە لە سەردەمی پێشتر و لە سەردەمی دەوڵەتی عوسمانی بۆ هەڵبژاردن هەبوو بۆ شارەوانیەکان و دوایی سەردەمی ئینگلیز ئەویان کردووە ئەمە پرۆسی هەڵبژاردن و ڕیفراندۆم و ڕاپرسی بۆ کاتی کە مەلیک فەیسەڵ خەڵکی سلێمانی پێی ڕازێ یان ناو جۆرێک بۆ لە ڕاپرسی و پاشان دێنە سەرەوەی کە مێژووی تەندروستی مێژووی تەندروستی ڕۆژی تەندروستی چۆن بۆ لە کاتی خۆی و ئەو حەکیم باشیانە کوێ بوون ئەو جەڕا ئەوانەی چۆن پرۆسەی چارەسەر کراوە لە ڕێی پێکارهێنانی دەرمانی کوردەواری وەک دەڵێ ئەوە چۆن بۆ پرۆسەیە گەشتۆتەوەی کە خەستەخانە و دکتۆر لە سلێمانیا دروست بوو چۆن یەکەمین جار چەندین خولکراوەتە بۆ کەسانەی چۆن فێر بوون پیشەکە ئەوە مێژوەیەکی ئەوەشی جگە لە ڕۆ سیاسەکەی لە مێژووی سلێمانیدا زۆربەی ڕۆت و باسی شاری سلێمانیت کردووە جامە حەزەکەم بۆی کاتی بەرنمەکە ڕەنگە زۆر نەبێت و باسکردن لە مێژووی سلێمانیش ڕەنگە بە 2 ڕۆژیش تەواوێ بە 3 ڕۆژیش تەواوێ بێن بتوانین بە کورتی لەسەر زۆربەی ڕوەکان لە مێژووی شاری سلێمانی قسە بکەین من حەزەکەم سەرەتا لە ئەدەب و خوێندنەوە باسی مێژووی شاری سلێمانی بکەین هەر سەرەتا باس لەوە کرد کە لە دامەزرانی ئەلفوبێی کوردیەوە تا چەند تا ئێستا بەراوردی بکەین بەراورد بکەین لە چاو زوو مێژووی لە کۆندا لە سلێمانی چۆن بۆ و لە ئێستادا تا چەند گۆڕانکاری بەسەر هاتووە دوای ئەوەش باسی دامەزرانی زانکۆی سلێمانی بکەین بەڵێ هەڵبەتە بە نیسبەت مێژووی ئەلفوبێی کوردی دەبینین لە ساڵی 1990 مامۆستا خەلیل خەیاڵی کتێبێکی بۆ ئەلفوبێی کوردی و بەداخەو نوسخەی لە کوردستانی ئەمانیە بەڵام لە کتێبخانەی برۆکسل هەیە ئەوە یەکەمین سەرەتایە بۆ هەوڵی نووسینی بە ئەلفوبێ بە کوردی لە سەرتاسەری کوردستان کە لەم شارە خوێنراوە و دوای ئەو هەوڵەکان بەردەوام بووە دەبینین دوای ئەو مامۆستا قادر قەزاز و ڕەشید دەجیب و ئەوانە لە 1920 تا ئەلفوبێیەکان داناوە لە سەردەمی شێخ مەحموود بە هەمان شێوە پرۆگرامی خوێندنەوەیان و دەستکاری کراوە و دوای کە ئینگلیزەکان هاتوون مێجەرسۆن بایەخی پێداوە و دەبینی دوای ئەوە سەعید سدقی کابان مامۆستا حامید فەرەج ئەمانە پێش ئەمین باڵدار هەوڵیان هەبووە نووسینی بۆ نووسین و داڕشتنی ئەلفوبێی کوردی کە دواییان مامۆستا ئەمین باڵدارە لە ساڵی 1945 نووسێ و لە 49 و دوو کتێبی ئەلفوبێی هەیە بۆ گەورە و بۆ بچووک کە چاپەکرەوە سەرجین نیو سەدە زیاتر بە ئەلفوبێی کوردی فمان بۆ دەرسمان خوێنەوە فێر بووین ئەمە لە ڕووی مێژوویەکەوە مەسەلەن لە ڕووی نووسین و زمانەکە و بەکارهێنانیەوە دەبینین لە سەردەمی زووە کاتی خۆی ئەوەندەی کە خوێندەواریان هەبووە زمانی فارسی و عەرەبی و تورکیان زانیوە جگەل لە زمانە کوردێکە ئەمە کاریگەری پرۆسەی خوێندنی ئەو کاتە بوو کە لە حوجرەکانە هەبووە کە دوایی کاتێک قوتابخانەش هەبووە سەرتاسەریەوە مەسەلەن ئێمە جێگەی شانازیە لە شاری سلێمانیا لە ساڵی 1868 قوتابخانەی ڕژدیەی سەربازی هەبووە لە 1992 ڕژدەی مولکی هەبووە کە ئەم قوتابخانانە قوتابخانەی فەرمی بوون هەنی سەردەمی دەوڵەتی عوسمانی بووە کە تایە خوێنراوە و درێژکراوی قوتابخانە هەبووە لە سەردەمی دەوڵەتی عوسمانی و لە سەردەمی حکومداری شێخ مەحموود و سەردەمی هات ئینگلیز
و دوای ئەوانیش وە دەبینین لە ساڵی 1925 جا کاتێک کە حکوومەتی عێراقی دەست بەسەر شاری سلێمانی ئاگرێ لەوێشەوە قوتابخانەکان هەر ئەبێنن بەڵام ئەوەی کە هەیە ئەیبینین لە مێژووی قوتابخانە کێشەی دەسەڵات بووە دەسەڵاتی ئەوەی کە دەستی گرتو بەسەر ئەم شارە دایمەن نەبوو ینی بینای پێویست هەر نەبووە ینی یەکێک لەو کێشانەی کە کاتی خۆی هەبوو ئیسش درێژکراوەی هەیە بوونی بینایە بینایی تایبەت زۆر کەم بووە مەسڵەن ئەگەر ئەوەی شوێنەی کە دوایی کە قوتاب بووە بە قوتابخانەی ڕژدی یا مڵکی بووە دوایی بۆ بە قوتابخانەی فەیسەڵ بۆ بە قوتابخانەی سەعادەت و گۆڕاوە دەبینی خەڵک خۆی کۆمەکی کردو دروستیان کردو کاتێکە ئەکرێتە بارەگای سەربازی ئینگلیزەکان ئەدمۆز لا دەورەکەی خۆیان باسێکە هەڵک ئێمە چوینەوە دوای شەڕی دەربەندی بازان چوینە سلێمانی بیناکەم بردە ئەوێ هەکو حاکمەتی سیاسی بەڵام پاش چەند ڕۆژن خەڵکی سلێمانی هاتن داوایان لێکردوتیان ئەم بینایە هی حکومەت نییە تا تۆ بچیتە ناوی ئەمە قوتابخانەی خۆمان حکومەت تی دەوڵەتی عوسمانی کۆمەکێکی کەمی کردی خۆمان پیتاکمان کۆ کردوەوە بینایەمان کرد کە ئەگەر بۆمان چۆڵت ئەنی داوایان کردو چۆڵیکە بۆ چکە بینای قوتابخانە بوو لێوە بینین کێشەی بینا هەبووە کاتە توێم هەر لەو کاتۆ بایەخێکی زۆر بە خوێندن و بە پەروەردە دراوە لە شاری سلێمانیا بایەخ بە دروستبوونی قوتابخانە بە خوێندنی خوێندکە ینی با بڵین نەوەکانیان دراوە شەکانیان دراوە بەڵێ هەڵبەتە ئەمەوەیە کە خەڵکی خەمخۆری سلێمانی خۆی خەمی خواردۆ لە دابینکردنی پێداویستەکانیان لە هەموو ڕوێکەوە مەسەن لە ڕووی زمانی ئەلفوبیەوە دەبینین مامۆسایان و زانایانی ئەو سەردەمە و دوای نەقابەی مامۆسایان و لە هۆڵی تەرجمەکردن و وەرگێڕان و داڕشتنی منهەجە ئەمانە ڕۆڵیان بینیوە بەڵام دەبینین بەداخەوە زاروایە لەم سەردەما بڕیارێک دەرەچێت بەوەی کە ئەلفوبەی کوردی بە پۆلی یەکردنە بە زمانی دایک ناخوێنرێت یعنی ئەمە کێشێت و سەرگی 100 ساڵ لەمەوە پێش هەوڵەکان هەموو بۆەوە بووە ئەلفوبەی کوردی پتە بکرێت دابمەزرێت دابڕێژرێت و بەکار بهێنرێت لە ناو خەڵکە کاتە پێ دوای لێستا دەبەرە و کاڵبوون هاچێت هەڵبەتە ئەیبینیت بەڵێ چکە یعنی دەکرێت ئەو قوتابخانانە ناکرێت من ڕێ ناگرین لەوەی قوتابخانە ئینگلیزی و فارسی و ئیتالی و فەڕەنسی و ئەمانە هەبێت بەڵام دەکرێت بە زمانی دایک بایەخی خۆی پێ بدرێت خوێنرێت وە دوای ئەوە یعنی تۆ سەیریکە لە گەڕێکی جوولەکان لە تەمەنی 4 ساڵیان مناڵیان خۆتە بەر کەنیشتەی خۆیان لە بەشا فێری زمانی سریانی عیبریان کرد پێش هەموو شتێک کە لە کوردستان بوون و چەند هزار ساڵیش هەر نەتەوێک ڕەگەزی ینی با زمانی دایکیان فێر زمانی دایک خوانیان فێر کرد ئێمەش پێویستمان بەوە هەیە باشە بابین باسی زانکۆی سلێمانی بکەین بڵێ هەڵبەتە بۆ دامەزراندنی زانکۆی سلێمانی دوو هەوڵ هەیە باش هەوڵێکیان لە ساڵی 1950 لەلایەن مامۆسا تەمەنی درێژ بێ بە لەشی ساکسش لە ژیانە ماوە خۆشبەختانە مامۆستا محەممەد ساڵح سعید برای دکتۆر علی سعید و ڕەفیق چالاک ئەمە کات خۆی لە ساڵی 1950 چۆن هینیان دیوە عەبدولکەریم قاسم لە بەغدا ئەویان دیوە داوای سێ شتیان لێ کردو یەکیان کردنەوەی زانکۆی کوردستان بووە لە سلێمانی زانکۆیەک بکرێتەوە بە ناوی کوردستانەوە یەکیشکیان داوای ئەویان لێ کردووە کە نەقابەی مامۆستایان لەقی بکرێتەوە لە کوردستانە یەکیشیان خوێندن بۆ بە زپیتی لاتینی مامۆستا بۆی جەڕا بەڵێت کە ئەو داواکاریەمان پێشکەش کرد بۆ دوانی یەکسەر ڕازی بوو کردنەوەی زانکۆی کوردستان لەگەڵکردنەوەی لقی نەقابەی مامۆستایان لە کوردستانە بەڵام ئەڵە زانکۆکەمان بۆ نەکرایەوە لەبەرەوەی مامۆستامان نەبوو کەسمان نەبوو بەکەلۆریۆس و ماستەری هەبێ ڕوانامەی بەرزی هەبێ بۆی بتوانێت کە وانە بڵێتەوە لە زانکۆ لەبەرەوە وەستانرا ئەو کردنەوەی زانکۆی لە کوردستانە دوایی لە ساڵی 1960 باڵی مەکتەبی سیاسی پارتی دموکرات هەوڵێن کە ئەم زانکۆیە بکرێتەوە هەروانشە بێ داواکەن لە تەها محەممەدین معروف کە لە ناو حکوومەتە هەبێ دێتە سلێمانی لەگەڵ وەزیری پەروەردە و وەزیری ڕۆشنبیریە و کاتە لە ساڵی 1968 زانکۆی سلێمانیە کرێتەوە ئەو یەکەمین وەجبەشی هەر ئەو ساڵە خوێندنی تیاابێ و 525 قوتابیە بێ وە سێ کۆلێجیش هەکرێتەوە کۆلێجی ئەندازاریە بێ زراع کشت و کاڵە بێ لەگەڵ علومە دەبینی سەرەتای زانکۆی سلێمانی و کاتە چی وەکو کادرانی تەدریسی مامۆستایانێ مامۆستایانی زانکۆ چەندین ڕەگەز و نەتەوەی کەشی تیا بۆ کورد نەبووە سەر مامۆستای عەرەبیان هەبوو مامۆستای هندیان هەبووە کارمەندی هند و عەرەبی فەڵەستینی و عەرەبی عێراقی تیا بووە تەلەبەکانیش بە هەمان شێوە پێکهاتەی زانکۆ تەلەبەی کوردی تیان نەبووە تەلەبەی شارەکانی تری عێراق و عەرەبی دەرەوەی عێراقیشی تیا بووە زۆر باشە کاکشەهۆ وەکو پێشتی ژەمەژەم پێ ئەگەر چەندین ڕۆژێ مەدانیشین باسی مێژووی سلێمانی بکەین هێشتا کەم ئێمە حەزمان کرد ئەمڕۆ لەبەرەوەی جەنابتان نووسەرن هەروەها کتێبێکتان هەیە ڕوە ڕۆشنبیریەکەی شاری سلێمانیتان باس کردووە
من لێرەدا کاتم تەواو بوو بە هیوام کە سەرکەوتوو بیت و پێم وایە بێ ئاماژەت کرد بکوێژەوەی کە بدەستکەین بە پرۆگرام باس لەوە کرد کە چەند کتێبێکی دیکەشت هەر چاپ کرد لەسەر مێژووی شاری سلێمانی لە چەندین ڕووی دیکەوە بەڵام تا ئێستا چاپە نەکردووە ئامادەم کردووە نووسیومە بەڵام بە چاپم نەگەیانەوە نەمتوانێت ئێستا حالیان کتێبێکم ئامادەیە بۆ چاپ ئەوە بەناونیشانی لە گەڕەکی جوولەکانەوە بۆ دەوڵەتی جوولەکان لێکۆڵینەوەیکی تایبەت و نووسینێکی تایبەتە لەسەر ئەو کەمایەتیە و بۆ چۆن ئەوان توانیانە لە گەڕەکەەکانی دنیاوە کۆبنەوە دەوڵەتێکیان بۆ دروستکردەوە لە کای کۆمەڵایەتی و مێژوەکانی تریش بەڵێ نووسینم ئێمە توانین دەرفەتێک تری شەڵا کاوەشە بە چاپگەیان دەرفەتێکی تر دانین بۆی کە باسی و کتێبەش بکەین زۆر سپاس بۆ ئەوەی کە میوانداریەکەت قبول کردین سپاس بۆ شاه و ئەسمان کە جەنابتان نووسەر بوون سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر هاتی زۆر سپاس زۆر سپاس